بەپێی راپۆرتی دارایی حکومەت کە لەلایەن هەریەکە لە ئاشتی ئەورامی وەزیری سامانە سروشیەکان و ڕابەر سدیق بریکاری وەزیری داراییەوە ئامادە کراوە ئێستا داهاتی مانگانەی حکومەتی هەرێمی کوردستان تەنها 400 ملیار دینارە. ئەوە دوای ئەو هات کوردستان لە سەدا 50 سەرچاوەنەوتیەکانی خۆی لەدەستدا و گەمارۆکانی سەری بە تەواوی چڕبوونەوە بەهۆی ڕێفراندۆمەوە. بە گوێرەی وتەی نوێنەرایەتی UN کە لەگەڵ پەرلەمانتارانی کوردستان قسەی کردووە، حکومەتی هەرێم لەم دۆخەدا تەنها توانای دابەشکردنی یەک موچەی فەرمانبەرانی ماوە، ئەویش موچەی مانگی ئەیلولی فەرمانبەرانە. پاشان دۆخێکی نادیاری ئابووری چاوەڕوانی هەرێم دەکات بە تایبەت بۆ ساڵی 2018. ئەوەش لە کاتێکدایە بەپێی کۆتا راپۆرتی دارای حکومەتی هەرێمی کوردستان بەپێی سیستەمی پاشەکەوت بۆ ساڵی 2018 لە باشترین حاڵەتدا ئەگەر حکومەت فشاریش لە خۆی بکات ئەوا دەتوانێت 2 مانگ جارێت موچە بەپێی سیستەمی پاشەکەوت بدات کە بۆ ساڵی 2018 دەکاتە 6 موچەی پاشەکەوت کراو. بەڕای چاودێران حکومەتی هەرێمی کوردستان لە بەردەم سەختترین ساڵی داراییدایە. ئەوەش سەرنجامی ئەو هەڵە و گەندەڵیانەیە کە هەردوو پارتی دەسەڵات بەتایبەت لە کەرتی گشتی ڕوبەڕووی هەرێمیان کردووەتەوە. بە جۆرێک ئێستا ژمارەی فەرمانبەران دەکاتە ڕێژەی نزیکەی لە سەدا 22 کۆی ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان پاشدەرکردنی زیاتر لە 200,000 ناوی دووبارە و دوای جێگیرکردنی سیستەمی بایۆمەتری هێشتاش ژمارەیان ملیۆنێک و 249,481 فەرمانبەرە. ئەوەی بڕوای پەرلەمانتارانی لەسەر یەکلایی بۆتەوە ئەوەیە کەرتی خانشینی هەرێمی کوردستان بە تونێلێکی نایاسایی زۆر خراپدا تێپەڕ بووە کە سەدان هەزار کەسی حیزبی لە خانەنشینکردن سوودمەند کراون. بەپێی زانیاری بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئەحمەدی حاجی ڕەشید لە کۆی 244,656 خانەنشین 200,000یان بە نایاسایی کراون بەپێی یاساکانی عێراق و موچەی هەمویان 108 ملیار دینارە مانگانە. خانشینی نایاسایی بەرگرانێکی سەختی خسووەتە سەرشانی حکومەتی هەرێمی کوردستان و بودجەی گشتی لەلایەک حکومەتی ڕۆڕوخان بردووە و لەلایەکی دیکەش خەڵکانێک کە کار بۆ یەکێتی و پارتی دەکەن لەسەر مافیە و کەسانەی کە شایستەی خانشینین پارە وەردەگرن. بەڕای چاودێران ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان چاکسازی ڕاستەقینە نەکات دەست بۆ گەندەڵیەکانی پارتی و یەکێتی نەمات بە دڵنیاییەوە ساڵی 2018 بۆ هەرێم سەختترین ساڵی دارایی دەبێت ئەگەرێکی بێزە حکومەت نەتوانێت بەردەوام بێت.